ئەمڕۆ ناڕزایەتیەکی ئەو دەوڵەت و هێزانەی کە بەبەردام هێرش دەکەنە سەر خاک و ئاو میلەتەکەمان. باشترین دەستپێک بۆ هەر چالاکیەک بەتابەتی چالاکی نیشتیمانی لەو شێوەیە چەند ساتێک بەبێ دەنگی هەمومان بوەستین. فەرموو. نەتەوەپەرستی تورکیا بە هاوکاری و هەڵکردنی گڵۆپی سەوزی زلهێزان لە یەک کاتدا هەڕەشە و هێرشکردن دەکات بۆ سەر باشوور و ڕۆژاوای کوردستان. لە چەند ڕۆژی ڕابردوودا بە شێوەیەکی بەرفراوان بەدەیان فڕۆکەی جەنگی و موشەکی شارە و شار گوندەکانی ڕۆژاوای کوردستان و چەندی شوێنی باشووری کوردستانیان بۆ باران کردووە. بۆ هۆیەوە چەندی شەهید و برینداری مەدەنی لێکەوتۆتەوە کە لە ناویاندا ڕۆژنامەوانێکی ڕاگەیاندنی ئازادیش شەهید بووە. لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانیش بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە سەرهەڵدانێکی سەرتاسەری بە دروشمی ژیان ئازادی بە پێشنگاتی ژنان و گەنجانی گەلی کورد گەلانی ئێران دەستیان پێ کردووە و خۆسەریانە ڕۆژ بە ڕۆژ گەورەتر و فراوانتر دەبێت. دەوڵەتی ئێران لە جیاتی ملکەچکردن بۆ ماف و ئازادیەکانی گەلی کورد و گەلانی ئێران دێت هێرش دەکاتە سەر کەمپی حیزبە نیشتە جێبووەکانی ڕۆژهەڵات لە باشووری کوردستان بۆ ڤیانۆی دەیەوێت کێشەکانی ناوخۆی بهێنێتە دەرەوەی سنوور. هێرش و بۆمبەبارانی ئێران و هێرشەکانی تورکیا لە کۆبانێ و تا دەگاتە قەندیل و چیای ئاسۆس بە بەکارهێنانی چەکی قەدەغیکرا و کۆکوژی کیمیایی لە چیاکانی کوردستان پەیام و کردەیەکی دوژمنکارانە و بێپساوە بێدەنگی و بێهەڵوێستی لە هەمبەریاندا دەچێتە قالبی خیانەت. دەمەوێت بڵێم ئەوەی بڵێم کە هێرش و داگیرکاری لەسەر باشووری کوردستانە، هێرش و داگیرکاری لەسەر ڕۆژاوای کوردستانە، لەسەر باکوور کوردستانە، هێرش و داگیرکاری لەسەر ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەمە ئەو کەسانێکی ئەو هێرش و داگیرکاری دەکەن لەسەر وڵاتەکەمان بە توندی ئیدانەیان دەکەن، شەرمەزار و رووسیایان دەکەن. هیوادارم ئێستا دەڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێن ژن ئازادی، ئەو ژن ئازادی هیوادارم ئینشاڵڵا ببێتە بە پۆستێک ئینشاڵڵا پەرە بگری، زیاتر و زیاتر ژنان هەڵوێستیان هەبێ، زیاتر ژنان بەرەو پێش بڕۆن ئینشاڵڵا کە ئەو ژیان ئازادیە ئینشاڵڵا سەرکەوتنێکی گەورەوە دەستێنین. ئینشاڵڵا ئێمە ژیان ئازادیە گرتو دەبن، هەر نەکو ژنیش یاویش هەموو گەلی کورد، هەموو گەلی جیهان، هەموو گەلی هەر چوار پارچەی کوردستان هیوادارم ئینشاڵڵا ئێمە بەیەکگرتی و بەیەک دەنج و بەیەک هەڵوێستی و بەیەک مەبەست و بەیەک ئامان سەرکەوتنەوە دەستێنین. ئێستاش دەڵێم هیوادارم ژنان لە هەر چوار پارچەی کوردستان بەیەکگرتووی، بەیەک ڕەنجی، بەیەک دەنجی هەمویان یەک ڕەنگ و یەک دەنگ و یەکگرتو بن. هیوادارم بە یەکگرتووی سەرکەون ئینشاڵڵا ئێمە گەلی کورد چ ژن چ پیاو هیوادارم هەڵوێستیان هەبێ، بێدەنگ نەبن، بەرامبەر بە دوژمنان ڕاوەستن. ئێستاش ئەو هێرش و داگیرکاریەکە لەسەر ئێمە گەلی کووردا دژمنان سایان بەمە هەڵ نایە. هیوادارم گەلی کورد زیاتر و زیاتر بەرەو پێش و بەرەو سەرکەوتن بڕوا، چونکو بۆچی چەند دژمنیان سایان بەمە هەڵ نایە. ئێمە ئەگەر بێدەنگ بین، ئەگەر بێ هەڵوێست بین، ئەگەر دەنگی خۆن بێدەنگین و یعنی بێدەنگ بێدەنگی هەڵبژێرین ئێمە خزمەت بە دوژمنان دەکەین. ئێمە بەسە چ ژن چ پیا و نابێ بێدەنگی هەڵبژێرین، نابێت لە ژوورەکان دابنووی، نابێ دانیشی، نابێ بێدەنگ بێت، دەبێ بێنە سەر جادەکان، دەبێ هەڵوێستی خۆیان دەربڕن، دەبێ چالاکی و ڕێپێوان بکەن، دەبێ بۆ خۆیان یعنی ئیرادەی خۆیان بێنە پێش چاو، دەبێ بۆ خۆیان یعنی مۆراڵی خۆیان هەبێ، ئیرادەی خۆیان هەبێ، هەڵوێستی خۆیان هەبێ، نابێ گەلی کورد چی دیکە بێدەنگ بێ. حیبە بۆ ئێمە ئێستاکانی حیبە بۆ گەلێکی وەکو ما ئێستا بێدەنجین هەڵبژاردە بەڕاستی حیبەوە. ئەو بێدەنجی زۆر حیبە. ئەوە مەسەلەن درون و بە درونان و بە موشەکان و دێنی لە کوێ دەدا، بەڵام هیچ کەس دەنجی ناکە. ئەو هەموو پێشمەرگە شەهید دەبن، هیچ کەس دەنجی ناکە. دێنی ئەوە تا دەوڵەتی تورکی داگیرکرد هێرش دەکاتە سەر ڕۆژاوایە، ئەو هەموو خەڵکی قەتڵعام دەکات، یەک نەفەر دەنجی لێوەنەیە. کیمیایی ئەنی هەواڵانی مە ڕۆژێ بە هەزاران جار کیمیا باران دەکات، یەک کەس دەنجی لێوەنەیە. ئیتر بەسە چیتر هیوادارم ئەم خەڵکە هەڵوێستی هەبێت، بێتە سەر جادەکان، بێدەنگ نەبن، قبوڵ نەکەن. بۆیش دەڵێم بژی کورد و کوردستان، بژی سەرۆک ئاپۆ، بژی ڕێبەر ئاپۆ، بۆش دەڵێم ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی.